هەڵبژاردن بۆ تەشتێکی حتمی دەبێ ئەم ساڵ لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ بەڵام تاکو ئێستا لایەنە سیاسیەکان لەسەر ئەوە ڕێک نەکەوتون داخۆ یاسای هەڵبژاردن بە چ جۆرێک بێ هەروەها کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەمان هەموو گرفتن بێژگەلەوە کێشەیەکی تر هەیە ئەویش کێشەی پێکاتەکانە کورسی پێکاتەکانە دیارە ئەو کورسیانە بە هیچ جۆرێک ناتوانرێت دەستی بۆ بنرێت چونکە ئەوە بۆتە هێما و ڕەمزی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان کەواتە بۆچی مەسەلەی کورسی پێکاتەکان بۆتە گرفت لە لای هەندێک لە لایەنە سیاسیەکانی کوردستان ئێمە لەسەر ئەم بابەتە و هەروەها مەسەلەی هەڵبژاردن بە گشتی لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز عیرفان کەرکوچی سەرۆکی پارتی گەلی تورکمانی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە عیرفان زۆر بەخێر بن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان باشە با لەوە دەست پێ بکەین ینی ئێستا بۆچی مەسەلەی کورسی پێکاتەکان کراوەتە کێشە لەلای هەندێک لەلایەنە سیاسیەکان ینی ئایا ئەوە لەگەڵ بنەماکانی دیموکراسی و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان دەگونجێ؟ بەڵێ زۆر سپاس دیارە ئێستا کە هەندێ لە مناڵوێلا باز دەکرێت کورسی پێکاتەکان کەم بکرێتەوە یان زیاد بکرێت ئێمە وەکو پێکاتەکان وەکو نەتەوەی تورکمان لە کوردستان داوامان کردووە نەکو پێنج زیاتریش بکرێتم وەی کە بتوانین زیاتر دیفاع و دارکۆچی لە مافەکانی تورکمان بکەین باش بەڵام ئەو کێشمەیە کە ئێستا هەیە لە ئارادا پێویست ناکات تورکمان با خۆی نوێنەری خۆی هەڵبژێرێتن لە مانەتخەکانی خۆی بە تەوافق لەو منتقانی کە تورکمان جێنشینە سوکنایەتی لەوێ مشارەکەی خۆی دەکا بە شێوازێکی فعال و لەگەڵ ئەوەشدا نوێنەری خۆی هەڵدەبژێرێتن بۆی کە تەمسیلی بکاتن بە پرۆسەی ئازادی لە ڕێی هەڵبژاردنەوە لە پەرلەمانی کوردستان ئەو نوێنەری کە دەچێت دەبێتە نوێنەری تورکمان دیفاع و داکۆچی لە نەتەوەی تورکمان دەکات لە ناو پەرلەمان پرۆژەی دەبێت بەرنامەی دەبێت بۆی بتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەکو ئێستا دەیبینی بتوانێت خزمەت بە تورکمان و داخوازەکان و مەتاڵبەکانی میلەتی تورکمان لە کوردستان بکات. باش کاک عیرفان وەکو لە هەواڵەکانیش داهاتوو بوو یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دوو کورسی تورکمانەکانەکە بۆ سلێمانی پرسیارەکە ئەمەیە بەڕاستی ئایا تورکمان لە سلێمانی هەبوون و هەن ئێستا بایی ئەوە تورکمان لە سلێمانی هەیە کە بتوانێت کورسیەکی پێ بهێنی بۆ پەرلەمانی کوردستان ئەم بیانوە بۆ چییە؟ دیارە ئاکامی سیاسی لە کوردستانە دیارە وەزع سیاسەکە لەبەر چاوی هەمووانە دیارە بەڵام خۆ ئێستاگەر باسی تورکمان بکەین تەواجدی تورکمان لە هەولێر لە قەڵای هەولێر لە دەوروبەری قەڵای هەولێر محەلەی تەعجیل محەلەی عەرەب محەلەکانی تر کە پێکەوە لەگە برا کوردەکان تاریخیان هەیە ڕەوابەتیان هەیە بوونەتە نەسیزێکی ئیجتیماعی جوان سمبولێکی جوان بۆ پێکەوە ژیان خۆ هەر ئەو تورکمانەشە دێت نوێنەرایەتی تورکمان دەکات لە مؤسساتی تەشریعی و تەنفیذی حکوومەتی هەرێمی کوردستان باش لەگەڵ ئەوەشدا ئێمە لە بیرمان نەچێت تورکمان تەواجدی هەیە لە قەزای کفری بەڵام هەتا ئێستا تورکمان لە قەزای کفری نوێنەرێکی نییە لە قایە مەقامی قەزای کفری وەکو نسبێک وەکو تەواجدێک وەکو نەتەوە لە قەزای کفری هەتاکو ئێستا تورکمان حتا ڕئیس بەلەدیەش تورکمان نییە لە قەزای کفری خۆ داواش دەکەین لەوێش تورکمان بتوانێت تەمسیلی تورکمان بکەوەکو ئەو نسبەیە کە تەواجدیە لە قەزای کفری بەڵام بگەینە شوێنەکانی تر لە سەر تاسەری کوردستان عاسیمەی پایتەختی هەرێمی کوردستان هەولێرە لە هەولێر پێکهاتەکان ئاین و ئاینزاکان پێکەوە دەژین بوونەتە سمبولی پێکەوە ژیان و ئاشتی لەگەڵ ئەوەشدا تورکمان تەمسیلی ئەو تورکمانەکە کە تەواجدیان هەیە لەو منتقە جوغرافیانەی کە لە تاریخیان و جوغرافیان بوونیان هەیە. باش کاک عیرفان هەندێک لە لایەنەکان دەڵێن دەبێ یاسای هەڵبژاردن بە جۆرێ دەستکاری بکرێت کە با بڵین فرە بازنەیی بێ ئێوە لەگەڵ فرە بازنەییدا من ناڵێم بۆ هەموو تەواوی کوردستان بۆ خۆتان ینی بۆ پێکهاتەکان یاخود لەگەڵ یەک بازنەیین بۆ ئەوەی دەنگەکانتان نەفەوتێ ئێوە باسی کفریتان کرد مەسەن ئەگەر کەسێک خەڵکی کفریە تورکمانە بەڵام دەیەوێت دەنگ بدا بە کەسێک لە هەولێر ئەگەر یەک بازنەیی نەبێ ئەو دەنگانە نافەوتێ ئێمە داواشمان کردووەوە بۆ چوونیشمان و مەطلبیشمانە بێتە یەک بازنەی بۆی کە تورکمان بتوانێتن لەو یەک بازنەیدا دەنگ بدا بە نوێنەرەکانی خۆی بۆی دەنگەکانی تورکمان پرت و بڵاو نەبێتن وەی کە ناخب ینی ئەو شخص ئەو هاوڵاتێک کە دەچێت بتوانێت نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێتن
وەکو ئەو لیستانە وەکو ئەو لایەنە تورکمانیانەی کە بە تەحالفات دێنە ئاراوە اتفاق دەکەن لەسەر چەندین لیست لەگەڵ ئەوەشدا بووی کە خەڵکی تورکمان دەچێت دەنگ دەدا بە ئازادانە بە نوێنەری خۆی هەڵدەبژێرە وەکو بەرنامە سیاسی بە شێوازێکی دیموکراسی کاتی هەڵبژاردن. زۆر باش کاک عیرفان ئێوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان من مەبەستم تەواوی لایەنە سیاسیەکانە پارتی یەکێتیە ئیسلامیەکانە گۆڕانە لەگەڵ ئەوان دانەنیشتون تاکو باسی ئەم مەسلەیە کورسی پێکاتەکان لەگەڵیان باس بکەن کە کامە ئەمە مافی پێکاتەکانە بۆ کەسی کەنێ دەستیتەوە بە ئێمە پێشتریش تەئەکیدمان کردووە و پارتی گەلی تو پێویستی هەمە ڕووسایی کەسی تر نییە ئێمە لە کوردستان بە ئازادانە دەژین بە سەربەستانە دەژین مافەکانمان دەستەبەر کراوە مافی سیاسیمان ئیداریمان کولتوریمان وەکو تورکمان لە کوردستان بەڵام لەگەڵەشدا پێویستیمان بۆ وەسایی هەندێک لایەن نییە ڕێگەمان بۆ دابنێتن یان نوێنەرمان بۆ دابنێتن یان ڕێگە چارەمان پیشاندا بەڵام ئێمەش وەکو نێتەوە تەواجدمانێ وەکو ئەحزابی سیاسی نوێنەرایەتیمان هەیە وەکو لایەنەکان وەکو شخصیاتی تورکمانی لە ئەرزی واقع تەواجدمان هەیە پێویست ناکە لایەنەکان مقۆ بکەن لەسەر ئەوەی کە چەند بێت و کێ دابنێ و چۆن بێت ئەوە خۆی تورکمانەکان خۆیان بڕیاردە دەبن لە چارەسەری بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ ئایندەی خۆیان نوێنەری خۆشیان هەڵدەبژێرن لەگەڵ ئەوەشدا ئێمە دەگەڕێنەوە دەڵێن ئێستا ئێمە وەکو تورکمان وەکو ئەحزابی سیاسی تورکمانی ئێمە چ لە عێراق چ لە کوردستانیش ئەحزابی وەتەنی نیشتیمانی تورکمانیمانە ئێستا لە کەرکووکیش و لە هەولێریش و تەواجد و کاری سیاسی و هاوبەشیشمان هەیە ئەوە لەبیر نەکەین لەگەڵ ئەوەشدا هەندێک لایەنیش لەناو ئەحزابی تورکمانی مزایدات دەکات لەسەر شخصیاتەکانی تر و ئەحزابەکانی تر پێویست ناکە خەڵکانێکن ئێستا ئەحزاب هەن تورکمانی تەواجدیان لە سەحەکە و بە ئاشتیانەش کار دەکەن بۆ ئەوەی ئەو قەوارەی کە لە کوردستان دەکە هەموو ئاین و ئاینزاکانی لە خۆگرتووە بۆی کە بپارێزدێتن زۆر باشە زۆر بەڕێز عیرفان کەرکوچی سەرۆکی پارتی گەلی تورکمانی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ سوپاس بۆ ئێوە شەوتان باش.